سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاندە و گرێبەستانەی حکوومەتی هەرێمی کوردستان کردوونی لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراق. لە وەڵامی ڕووداویشدا گوتی دۆستی زۆرمان لە نێو کۆنگرێس و ئیدارەی ئەمریکا هەیە بۆیە قەناعەتکردن بە ئەمریکیەکان ئاسان. ئەمڕۆ پێنجشەممە مەسرور بارزانی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا لە واشنگتن وەڵامی ڕۆژنامەوانانی دایەوە و لەبارەی نیگەرانی بەغدا ڕایگەیاند هیچ پێویست ناکات بەغدا نیگەران بن چونکە ئەم گرێبەستانە لە بەرژەوەندی هەموو عێراقە، لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە، لە بەرژەوەندی خەڵکە. بۆ ئەوەیە خزمەتگوزاری زیاتر بگەێنین بە خەڵکی هەرێمی کوردستان و هەموو عێراق لەبەرەوە پێویست ناکات نیگەران بن. سەرۆکوەزیری هەرێما کوردستانی مەسرور بارزانی دەربارەی ناڤەڕۆکە جڤینە خۆ لەگەڵ وەزیری ئەنەرژیای ئەمریکای ji tora medya Rodawê re got ku civînekî gelek baş bû. Axaftinên baş jî hatin kirin. Wan guh li piştgiriya îdareya Serok Trump bû ku ew amadeya piştgiriyê li van rêkeftinan bike û her wiha piştgiriyê bide berdewamiya peywendiyan. Mesrûr Barzanî dibêje jî ku pêwîstiya wan her tim bi alîkariyên zêdetir bu Herêma Kurdistanê heye. Weke hevpeymanekî stratêjî li gel Amerîkayê ku niha rêz li wan tê girtin çavêban li qonaxên baştir û bilindtir yên peywendiyan. هیچ پێویست ناکە ئەوانە نیگەران بن چونکە ئەم گرێبەستانە لە بەرژەوەندی هەموو عێراقە، لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە، لە بەرژەوەندی خەڵکە بۆ ئەوەیە خزمەتگوزاری زیاتر بگەینین بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و هەموو عێراقش لەبەرەوە پێویست ناکە نیگەران. جەناب سەرۆکوەزیران کۆبوونەوەکەتان لەگەڵ وەزیری وەزیر فراکشن و لێرە قسەی زۆر باش ئەم پەیوەندیانە چۆن بەهێزترە بن و چ ڕەنگدانەوەیە بێت لەسەر پەیوەندیەکانی هەولێر و واشنگتن. ئێمە کۆبوونەوەیەکی زۆر باشمان هەبوو، قسەی زۆر باشیش کرا، گوێمان لە پشتیوانی ئیدارەی سەرۆک ترامپ بوو کە ئەوان ئامادەن پشتگیری لە هەم ئەم گرێبەستانە بکەن هەم لە درێژە پێدانیان پەیوەندیانە بکەن لە هەموو ئاستێکدا. بڕیارمان داوە بۆ پەرەپێدانی کەرتی وزە لە هەرێمی کوردستان کە بێگومان ئەنجامەکەی بۆ هەموو خەڵکی عێراق و هەموو خەڵکی کوردستان دەبێت. لەبەرەوە خەڵکی تر چۆن لێکدانەوە بۆ خۆی دەکەن ئەمە کەیفی خۆیانە، بەڵام ئەوەی گرنگە ئەمەیە کە ئەم گرێبەستانە لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراق دەبێت. قەناعەتن بە کۆنگرێس کرد و پشتیوانی مەسلەی کوردستان کە دوێنێ ڕەنگدانەوەی زۆر زۆریە ئێمە دۆستی زۆرمان هەیە لە ئەمریکا، لە کۆنگرێس و لە ئیدارەش، لەبەرەوە ئاسانە ئێمەی خەڵکی کوردستان کە هاوپەیمانێکی ڕاستەقینە بووین و لە شەڕ و دژایەتیکردنی تێرۆریزمدا بەیەکەوە وەستاوین دووپاتمان کردوتەوە کە ئەتوانین هاوپەیمانی جێی متمانە بین، لەبەرەوە زۆر ئاسانە کە ئەم قەناعەتە بە